سەلیمی پامنێری ڕوودا و لەگەڵ ئێمە بێت هادی بزانین کە سوکاری ئەو منداڵە داوای چی دەکەن. ڕۆژان ئەلبەت ئەوان کە لێرەن کە سوکاری دوودانە لەو قوربانیانن کە حوتی چوار دیارکەوت کە لەلایەن باندێکەوە لە سلێمانی کوژراون تارق و مەریوان کە یەکیان ناسراوە بە تارقی بەقاڵ ئەمان 48 هزار واژۆیان کۆ کردوەوە ئەمڕۆ هاتوونەتە پەرلەمان. سەرەتا من لەگەڵ خوشکی تارق قساکەم ئەو کاتتان باش لە پەرلەمان چیان بە ئێوە گوت و ئێوە داواکاریەکەتان چی بوو؟ ئێمە زۆر دەستخۆشی لە سەرۆکی پەرلەمانەکەین لە فراکسیۆنەکانەکەین هەمویان بە خێراتنێکی زۆر گەرمیان کردین ئێمەش دەستخۆشیان لەکەین بە ناوی عایلەی شەید تارق و شەید مەریوانەوانێ. ئێمە پەیامەکەمان ئەوەیە وەکو پەرلەمان لە پەرلەمانەوانێ ئەم کارە هەستن بە زووترین کات ئەمانە لە سێدارە بدرێن لە بەردەکی سەرا هەڵواسرێن بۆ ئەوەی کەمێک لە ناسۆر و ئازارەکانمان کەم کاتەوانێ. زۆر سپاس جەنابەت باوکی مەریوانی. ئێوە بە دیاریکراوی داواتان کرد کە ئەو باندا ینی دەسێدارەدانتان کرد داواکاریەکانتان بە کوێ گەشت و چ وەڵامێکتان وەرگرتەوە؟ وڵای ئێمە ئەمڕۆ هاتین سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ ئەوەی کە پژگیریمان بکەن بۆ ئەم کەیسە. ئێمە 48 هزار ئیمزامان کۆ کردوتەوە هێنامانە بۆ پەرلەمان داوامان لێکردوون کە هاوکاریمان بن و پشتیوانمان بن. ئێمە چاوەڕێ ئەەکەین سەرۆکایەتی هەرێمدا تەواو بێت بکەوێتە سەرکار. ئێمە دینەوە وازم کەیسە ناێنین بە هیچ شێوەیەک تا بە ئەنجام نەگەین. ئێمە داوای کوشتنەوەی ئەمانە ئەەکەین. ئێوە لە پەرلەمانەوە چ وەڵامێکتان وەرگرتەوە چیان بە ئێوە گوت؟ هەموو فراکسیۆنەکان هەموو هاوکارمان بوون کە ئەم کەیسە بگاتە جێ خۆی و ئەمانە داواکاری ئێمە بوو ئەوانش هەمان داواکاریان هەیە پاڵپشتیمانەکەن بۆ کەیسە. زۆر سپاس ڕۆژان هەروکو ئاماژەم پێکردو دەزانن کە ئەو باندا نزیکەی ئیترەواچێ بۆ مانگێک لەمەوە بەرکە چەند کەیسێکیان لێ ئاشکرا بوو لەگەڵ ئەوەیە کە بە شێوەیەکی ینی زۆر نائاسایی کەسانێکیان ڕفاندووە و کوشتویان. هەروکە ئاماژەم پێکرد ئەمان کە سوکاری تارق و مەریوان کە هاتوون لێرە و دەڵێن کە 48 هزار واژۆیان کۆ کردوتەوە داوای لە سێدارەدانی بکوژەکانیان کردووە. ڕۆژان سپاس هادی سەلیمی پامنێری ڕوودا و